زانمان لە تەوری یەکەم لەگەڵتان دەبین بێگومان هەمیشە گەنجانگ لەوە دەکەن کە هەلی کار نییە یاخود بە جۆرە لە جۆرەکان هەلی کاریان دەست ناکەوێت یاخود ئەو هەلی کارانەی کە هەن بۆ ئەمان نین و بۆ کەسانێکی دیکێ و مەرجەکان ئەمان ناگرێتەوە و زۆر جارێژ لەوانەیە لە تەمەڵی گەنجان بێت کە بە شوێن هەلی کاردا نەگەڕێن یاخود ئەو هەلی کارانەی کە هەن بە جۆرە لە جۆرەکان بۆ گەنجانی ئێمە نەشیاوە یاخود گەنجانمان کاتێک کە دەچنە دەرەوەی وڵات هەلی کارێک لەوێ کە هەبێت ئەنجامی ئەدەن بەبێ ئەوەی کە لێرە ئەنجامی بدەن و لێرە لەوانەیەک لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو هەلی کاریان هەبێت بە کارێکی زۆر ناڕەحەت و نەشیاوی بزانن بۆ خۆیان. گەنجێک لە ستۆدیۆ لەگەڵماندایە کە هەلی کار بۆ گەنجانی دیکە دەڕەخسێنێت و بزانین ئایا ئەو هەلی کارانی کە ئەم گەنجە بۆ گەنجانی دیکە دەیڕەخسێنێت چین و ئەو گەنجانێک کە دێنە لای ئەم چۆنی پەیوەندی لەگەڵ ئەمدا دەگرن و چۆن ئەمیش چۆن دەتوانێت کە هەلی کارەکانیان بۆ بدۆزێتەوە زانیاری وتر لەسەر ئەم بابەتە دەزانین و زانین ئەزمموی ئەم گەنجە چییە دەچینە لای چالاکوانی بواری گەنجان محەممەد خدرانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر کاک محەممەد بە لەوە دەست پێ بکەین بزانین ئایا کەی و بیرۆکی ئەوەت بۆ هات کە لە بواری گەنجاندا کار بکەیت بە تایبەت لە هەلی کاردا بۆ ئەوی هەلی کار بۆ گەنجان بدۆزیتەوە؟ سەرەتا الحەمدوللا سپاس بۆ خۆی گەورە ئەو سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتتان ڕەخسان. وەڵی سەرەتا من هیچ بیرۆکەیەکم نەبوو. من 2022 کە بووم بە مەندوب لە پەیجێک شتێکە گەڕام زانیاری ئەو تۆم لا نەبوو ینی ئەمویست مەسەلەن زانیاریم دەستکەوێت لەسەر مارکێتەکان لەسەر مۆڵەکان هەرچەند سێرچم بۆ کرد هیچ شتێکم دەست ناکەوت. ئەنجا من ئەم فەیسبوکەم دروست کرد ڕاستەکەی ویستم هەندێک کتاب وشتم کڕی لەسەر فرۆشتن و کڕین و ئەو شتانە ویستم خۆم دەست پێ بکەم. ئەیتر کە ئەم فەیسبوکەم دروست کرد کۆمەڵە مندوب بوو بە ڕەفیقم و ئەوانەوەیتر کۆمەڵێ کۆمپانیا ئەو شتانە دوای کۆمپانیاکان داوان لێکردم مەسەلەن پۆستێکمان بۆ بکەین مندوبمانەوێت. ئەیتر وردە وردە ئێمە نەمانتوانی مەسەلەن زانیاری دانین لەسەر چۆنیەتی کڕین و چۆنیەتی فرۆشتن و ئەوشتانە. ئەوەندە پۆستمان بۆ داد مەسەلەن مندوبم ئەوێ مەسەلەن سایقم ئەوێ مەسەلەن ئیتر هەر کارمەندێک بێ. ئیتر وردە وردە میشە گۆڕا یعنی من سەرەتا هیچ پلانێکم نەبوو بۆی دەستکەم بۆ ئیشە خی گەورە گۆڕی بۆ شتە. باش بەڕاست کاک محەممەد ینی بەپێی ئەو ئامارەی دوێنەپێرێ بەڕسمی بەهۆی سەرژمێرەوە بڵاو کرایەوە زۆرینەی دانیشتوانی هەرێمی کوردستان سوپاس بەخوا گەنجن. هەر بەڕاست گەنجی ئێمە خولیای ئیشکردنە و بە ڕۆحێتێکی وەکو بڵێ ئەڵە وەرزشی بە دوای ئیشە ئەگەڕێ یان بە پێچوانەوە گەنجێکی تەمەڵمان هەیە و خواخوایەتی بە کارێکی چونەڵێ کەم بە کارێکی ئاسان پارێکی زۆری دەست پێوێت. تابان ئەم پرسیارە بۆ هەموو کەسی وەکو یەک نییە ئەیتر هەر کەسە و نوێ بە شێوازێکی گشتی بە شازێک گشتی وڵی ئەوەندەی من تەجروبەم هەبێ خەڵک کەمتر لێرە لە وڵاتە حەزی لە ئیشکردنە. مەسەلەن من گەنجێک نامەم بۆ نێرێ باسی مەعاناتی خۆیەکە مەسەلەن ئەڵێ کرێچیم ئیتر خێزانەکەی تەلەفۆنەکە ئەگری ئەڵێ ئێمە واین واین. ئیتر یەک دوو ڕۆژ من محاولەی بۆکەم ئەیخەمە سەر ئیشێک پێشتر بەم نیوتوە ئەڵێ من کرێچی و مەسەلەن چەندمان کرێم نەدا و توزانم کۆمەڵە مەعانەت بازە کە ئەیخەمە سەر ئیشەکە مەسەلەن مانگی یەکەم عادەتەن تۆ لە هەر شوێنێکە دامەزری موچەکەت ئەوەندە زۆر نییە ڕاست یعنی جاری وە 600,000ێکە دوای ئەو ئەڵێ وەڵام من نایکەم بەو پارەیە. باش ئەیتر ئەمە دەلالەتە لەوەی کە خۆی هەر حەزی لە ئیشکردن نییە نایکا بۆ پارەیە ینی ئیشێکی باشتر بە پارێکی لەوە باشتری دەستکەوتەوە بە بڕێتەوە یان ئیشیشی دەست نەکەوتەوە ئەو بەجێ نەوەڵی هیچ ئیشێکی دەست نەکەوتووە. ئێستا چەندین نمونەم لە کە مەسەلەن پار قسەم لەگەڵ کردووە هەتا ئێستا بێ ئیشە من پار خستومەتە سەر کار مەسەلەن 600,000 بووە کابرای بازرگان و توێتی با ئێمە تەجروبەیەک پەیدا بکەین لەگەڵی ئەگەر زانیمان باشە و بەرەو پێش دەڕۆ بۆی زیاد دەکەین. ئیتر ئەم گەنجە هەر حەزی لە ئیشکردن نییە لە وڵاتە بەڵام گەنجی شێ ینی سەرەتا کە دام مەزراندووە کەمتر لە 500,000 بووە ئێستا سەرکەوتنی خۆی بەدەستێنا و
موچەکەی لە سەری و ملیۆنەکەوەیە. باشە کاک محەممەد ئەو هەلیکارانەی کە بەڕێزت بۆ گەنجانی دائەنێت لە پیجەکی خۆتەوە یاخود ئەو گەنجانە دائەنێت لەسەر ئیشەکان هەلیکارەکان تەنها لە بواری مندوبیە یاخود لە بوارەکانی تریشە؟ بەڵێ زانچە من زۆر لەبەر ئیشەکەی خۆم مەجالم نەبووە مەسەلەن لە بوارەکانی تر هەلیکاردانم بەڵام چونکە فەیسبووکەکەم بە ناوی مندوبەکانی سلێمانیەوەیە زیاتر حەزم لە ئیشی بازرگانیە بۆ نمونە مندوبی بێ یاخود محاسبی بێ یان بۆ نمونە کۆمپانیای بازرگانی چ جۆرە کارمەندێکی زیاتر حەزم لەویشانێ دەنا زۆر جار بەنزیخانەکان قسان لەگەڵ کردووم یان غەسلی سارە شۆردن بەڵام زۆر جار کە بیرەکەی تۆ لەگەڵ ناوی فەیسبووکەکە ناگونجێ وە خۆشم زۆر مەجای ئەوم نەبووە کە مەسەلەن ئێستا من هەر کۆمپانیا کە گەنجێکی بۆ نێرم ئەزانم ئەو کۆمپانیا چۆنە من ناکرێت گەنجێک بنێرم بۆ شوێنێک لەوێ ڕێزی لێ نەگیرێ لە سروشتی ئیشەکەش نەزانی چۆنە بەڵێ کەساتی یان ئەم بازرگانە نەزانم کەساتی چۆنە گوناحبار دەم من گەنجێکی بۆ بنێرم دوایی ئەم گەنجە گلەی بکە و شوێنەکەی بەدڵ نەبێ ئەوەی کە زانیاریم هەیە بۆ ئەوانە شت ئەنێرم بە زۆری باش کاک محەممەد بێگومان وشەی مندوبی کەم تا زۆر بیسراوە ناو خەڵکەوە ئێمەش ئەزانین مندوبی چیە بەڵام بۆ ئەوانەی نازانن مندوبی چییە گەر یەکێک ئێستا گوێرە بڵێ باشە هەلیکار لە مندوبیە مندوب ئیشەکەی چییە لەکوێ ئیشەکە ڕۆژانە چەند سەعات ئیشەکە ئەسڵی ئیشەکەی چییە؟ ئەسڵی ئیشەکەی مندوب خۆی مندوب و شتێکی عەرەبیە بە کوردی پێی دەوترێن نوێنەر تۆ مەسەلەن کابرایەک بازرگانە ئەچێل براندێک هێنێت هاوردێن وڵاتیەکە ئەبێ ئەم براندە بفرۆشێت خۆی مەجای ئەوەی نییە کە مەسەلەن بچێتە مۆڵەکان و مارکێتەکان و شتەکانی لێ بفرۆشێت کەسێک ئەکا بە نوێنەری خۆی زانیاری تەواوی ئەداتێ سعر و کوالێتی وتر کۆمەڵە زانیاری پێویستی پێ ئەدات هەم لە ڕووی مۆبایل و ئایپات و سیستەم هەموو شتی پێدات مندوبیش عادەتەن یعنی بە زۆری بە ساری خۆی پێبێ بە سارەکەی خۆی ئەچێتە ئەو شوێنانی کە پێویست دەکا ئەو شتەی لێ بکڕن وەسفی ئەو کاڵایە کە بۆ ئەو مارکێتەیە بۆ ئەو شوێنە بەڵێ بۆ ئەو کاڵە نوێنەری بازرگانەکەی لە بری ئەوی بازرگانەکە خۆی بچێ شتەکە بفرۆشێ کەسێکەکە بە نوێنەری خۆی ئیتر ئەو ئەچێ بۆ یەفرۆشێ ئامێ بە کورتی باشە کاک محەممەد ئەو هەلیکارانەی کە تۆ بۆ گەنجان ڕەخساندوت تەنها بۆ ڕەگەزی نێر بۆ یاخود ڕەگەزی مێشی گرتوێتەوە خۆی بە زۆری لە سەدانەوەتی بۆ ڕەگەزی نێر بووە بۆ ڕەگەزی مێ زیاتر کاشێری مارکێتەکانم دانەوە بەڵام کۆمپانیای بازرگانی هەم لە ساقی و هەم لە کاشوانی و هەم لە هەر هەمووی پێویستە ڕەگەزی نێر بێ ینی ئیشەکە بە هین ناکرێت بە ڕەگەزی مێ ناکرێت بەڵام هەندێک کۆمپانیاش بۆ ئەوەی یانی لەگەڵ ڕێزما بۆ چینی خانمان و کچانوانە بۆی کە کاڵاکەی باشتر بفرۆشێ یان چۆن لە هەموو کایەکە بەناشکوری نەبێ ئافرەت لەگەڵ ڕێزم بۆ لە نیاخان بە کاڵا سەیرەکرێ وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵەکە ئەوێ کچێکی لە فەیسا جوان بنێرێ بۆ مارکێتێ بۆ شوێنە بۆ یەگەر هیچ نەبێ مارکێتەکە لەبەر خاتری ئەم کچەش بێ ئەم شتە بکڕێ ئەمە تا چەند لە نێو کۆمپانیا و بازرگانەکانە بەڕاست ینی ئیشی لەسەرەکرێ بەڵێ وڵی من ئەوەی تەجروبەم هەبێ ئەو کۆمپانیایی کە براندەکەی یعنی بە زۆری وایە نەک بەعام بەڵام بە زۆری ئەوەی کە براندەکەی نافرۆشرێ پەنا ئەباتە بەر ئەو شتە جا عادەتەن ئەوانەی کە ئەم ئیشە ئەکەن زۆر سەرکەوتوو نابن چونکە خاوەنی مارکێت بە زۆری پیاوە هەموو مارکێتێکیش ئۆفیسێکی هەیە عادەتەن خاوەن مارکێت حەزەکە لەگەڵ پیاوێک مەعامەلە بکە بۆی ئەو کۆمپانیانی کە مندوبەکانیان ئافرەتن کەمتر سەرکەوتوو بوون ئەوانەی کە عادەتەن مندوب تەمەنی سەروی 30 ساڵ بێ باشە خاوەنی مارکێت حەزەکە یعنی ئەوەندەی من قسەم لەگەڵیان کرد بێت حەزەکە لەگەڵ پیاوێکی ئاوا قسە بکە نەوەکو بڵێ 18 ساڵ و چونکە تۆ جاری وابایی پارێکی یەکجار زۆر شت ئەفرۆشی یعنی
پێویستە تەمەنێکی هەبێ. کاک محەممەد مندوبی باسێک و گەنجم دامەزرانەوە بە خوار 600,000 بەڵام لەسەر 1 میلیۆن ئێستا وەرەگرێ با بچینە ینی دیتێڵە وردەکاری بابەتەکەەوە ئەم مندوبە گەر زیاتر ئەم کاڵایی کە ئەم بازرگانە پێی ئەدا ئەم کۆمپانیای پێدا زیاتر بە بازاڕی بکە و زیاتر بفرۆشێت هەر هەمان موچەی هەیە یا لەگەڵ دڵسۆزی و زیاتر بە بازارکردنی کاڵای کۆمپانیاکەی وەکو بڵێ مکافەئە یان موچەی بۆ زیابێت. بەڵەوەڵە تەوان مندوو بە زۆری موچەی هەر نییە هیچ موچەیەکی نییە بە نسبە ئیژەکە و تارگێتی بۆ دادەندرێ. زۆربەی کۆمپانیەکان سابتیان هەیە سابتەکە بۆ مەسرەفی بەنزین و مەسرەفی خواردن و شتە بەڵام تۆ نسبەیەکت بۆ داانێ مەسەلەن ئەڵێ لە کارتۆنێکە من بۆ نمونە هەر کۆمپانیا و نوعەکە مەسەلەن من کارتۆنی 500 دینارە دەم بە تۆ مندوب هەیە ئێستا کۆمپانیا هەیە مەسەلەن 20 مندوبی هەیە هەر لەو کۆمپانیا مندوب هەیە مانگەکە 500,000 وەرەگرێ بەڵام مندوبی شەیە سەری 3 میلیۆن وەرەگرێ یعنی سا مندوب هەیە لەم شارە بەڵێ سەری 3 میلیۆن یان 4 میلیۆن بە فرۆشی بابەتەکەیەوە هەیە. بەڵێ تەمان هەتاوەکو ئیش بکەیت هەتاوەکو لەگەڵ خاوەنی مارکێتەکان ڕازگۆتر بیت جا بۆ ئەوەی تۆ ببی بە مندوبێکی باش پێویست ناکە کاڵاکە زیاد لە حەدی خۆی وەسفی بکەیت. ئەو کەسانی کە مەسەلەن موادێکی پێ زۆر وەسفیەکە لە حەقی خۆی بە دەریەکە سەرکەوتو نابێ ئەبێت تۆ هەموو شتێک وەکو خۆی باسی بکەی هەتاوەکو سەرکەوتو بێ. باشە کاک محەممەد هەمیشە گەنجان لێ ئەوە کەناڵن کۆمپانیەکان یاخودۆ شوێنانی کە هەلی کارێکدانن مەرجەکانیان زۆر قورسە ئایا مندوبی و ئەو کۆمپانیانەی کە مندوبیان ئەوێت بە هەمان شێوە مەرجەکانیان قورس و داوای کەسێک ئەگەن کە چەند ساڵێک ئەزمموی هەبێت یان مەرجەکانیان بۆ شێوەیە نییە. هەموو کۆمپانیای وەکو یەک نییە هەندێک کۆمپانیا هەیە بەڵێ ئەبێ ئەو مندوبەی کە بووی ئەنێرم ئەبێ ئەزمموی هەبێ لەبەرەوەی پێویست دەکە کابرای بازرگان ناتوانێت مەسەلەن ئەم کوڕە فێرکات کاتێک سرف کات لە فێرکردنی ئەم کوڕە دوایی لە شوێنێکی تر زەرەدی پێدا بەڵام کۆمپانیا هەیە ئەڵە هیچ ئەزممونیشی نەبێ وەریەگرم یعنی تقریبا نیوە بە نیوەیە یەکجار بەو شازە نییە. کاک محەممەدەوەی ئێمە باسمان کرد و جنابشت جەختە لێکردەوە گەنجان بەشێک لە گەنجان با تامیمی نەکەین لێرە لەوانەیەک هەلێکی کاری دەست بکەوێت نەیکات بەڵام ڕێگەیەکی خەتەرپارێکی زۆریش ئەبڕەچێتە ئەوروپا لەو کارە وەکو بڵی ئەگەر ڕاست بێم قسە لە ناو کۆمەڵگایە لەوانێ بڵم لە ئاستێکی نزما بێ بۆ نمونە بنمونە بەڵام ئامادەیە چێت لە ئەوروپا ئەوەکە لێرە نایکا ئەمە ئەگەر تۆ ینی لێت کۆڵی بێتەوە قسە لەگەڵ و جۆرە گەنجانە کرد بێ هۆکاری ئەمە چیە بەڕاستی؟ وڵای هۆکاری ئەوە کابرا مەسەلەن لێرە لەبەر خزم و کەس و کاریان ێسا مەسەلەن تۆ لە شوێنە ئیژەکەی زۆربەی دانیشتوانی و شوێنە ئەدناسن هەندێکی شیشەیە لێرە بۆتە عیبە لە ئەسڵدا عیب نییە بەڵام تۆ چتە وڵاتێکی تر لێوێ ئەم ئیشە ئاساییە ینی هیچ کێشەیەکی تیان نییە و لێوێش کەمتر خەڵگەی ناسێ لەبەر ئەم هۆکارەیە. هیچ ئیشەکەیە کە پێی بوترێت کەسابەت و کەسابەتەکەش پارێکی حەڵاڵی تیابێ بە بڕای تۆ هیچ ئیشەکەیە عیبە بێ؟ والله من هەتا ئەوە نا خەڵک بە عیبی بزانێت لە ئەسڵا هیچ ئیشەکەیە عیب بێ؟ بەڵێ ئێستا بەدید و تێڕوانینی من مندوبی بۆ دابشکردنی مادە کحولیەکان عیبەیە زۆر کەس داوام لێکە ئەو کۆمپانیانی کە ئیش لەم بابەتاکەن ئەڵێ مندوبمانێ و پارێکی وا دەدەین و بەس بۆمان پەیداکە بەس منە تاسە نەم کردووە لەبەرەوەی دینەکەم شەرع ڕێگە نادا ئەوە بەلای منەوە عیبێ زۆر کەسیشەی ئەیکا. باشە کاک محەممەد بە تێڕوانینی تۆ بۆچی گەنجانی ئێمە ئێستا هەمیشە بەجای ئیشی ئاسانە ئەگەڕێن ئەمە خۆمان خزممان هەیە نمونەکە با لەسەر خزمی خۆمان بێنمەوە لە ماڵەوەدا ئەنیشێت ئەڵێت ئەو ئیشە زۆر قورسە و پارەکەیشی کەمە پێ ئەڵێن بچۆ هیچ نەبێ ئەزمونێک وەرگرا بۆ ئەوی ئەگەر یاخود لەو کاتێکەوە ئیشاکی ئیشێکی باشتر هەبوو بچۆ ئیشێکی تر بکە. باشە بۆچی گەنجان هێند بێ ئەمەل بوون هێند بە دوای ئیشی ئاسان و پارێکی زۆر ئاگەڕێن؟ وەڵی ئەمە سەبەبی زۆرە کابرا لاواتێ حەزی لێ زوو دەوڵەمەند بێ بەڵام خۆی پەیداکردنی ڕسق بەم شێوازە نییە
ئێستا من 2024 هەموو ڕۆژێک لێرەوە ڕۆشتم بۆ ڕانیە لەوێ ئیدارەدانی لقی دوی کۆمپانیایەکەمە کرد یعنی پێویستی دەکرد زۆر زوو بڕۆم چەندین ڕۆژ من لە بەنزیخانەکانی سەر جادە نوێژم کرد و نوێژی بەیانی نەگەی نیۆڕۆ خاوەنی ئیشەکەم ئاگادارە کە موچەکەم یعنی بەشی بەنزین و خواردنەکەیە کرد بەڵام کۆڵم نەدا لەبەرەوەی وەکو مەدرسەیەک بەکارمێناوە بۆ ئەوەی من بە تەواوەتی فێری ئیشەکە بم چونکە من کوڕی بازرگانێک نیمە تاوەکو میراتێکی زۆرم بۆ بمێنێتەوە یان چۆن دەڵێ فێری کردبم ئەبێت تۆ ئەو شوێنانە وەکو مەدرسە حسابی بۆ بکەی هەتاوەکو فێرەبی مەدرسەش چۆن ئێستا مەسەلەن قوتابی چەند ساڵە خوێنێ مەرحلە 4 زانکۆ بزانام بە 16 ساڵ تەواو بێنە ئەگەر هەر هیچ ساڵێ نەمێنێتەوە دواییش ئەم هەموو ساڵە تۆ مەسەلەن مەسرفەکە گەرما و سەرما بینێ دوای تەخەڕوجەکە بێ بەخۆ بەخش ئیش بکاتاوەکو ئەزمون پێیاگە یعنی چەند ساڵ تۆ هیچ پارەیەکت پەیدا نەکردووە بۆی دوای هەلی کارێکی دەستکە و پارەی پێ پەیداکە ئەمە غەڵەتێکی زۆر گەورێت تۆ مەسەلەن لە شوێنە هیچ ناکە یان ئەوێ بە زووترین کات موچەیەکی زۆر وەرگرێ لە هیچ شوێنەوە سەر ناگرێ بۆی باش بەو ئەزمونەی هەتە ئەگەر نەشێ بژارد بێ بزەوت بڵێ ئەوەندە گەنج بەس تەسەوڕەکەی تاسە چەند گەنجت دامەزاند بێ و لە بێ ئیشیەوە خست بێتە سەرژی جایتە ئەم گەنجە خۆی ئیدامی پیاوە مانگێکە یا لەو کاتی دادناوە هەر بەردەوامە ئەتوانی ئامارێکمان پێ بڵێ بەڵێ هەتاوەکو مانگی 2024 بە نزیکەی 1500 گەنجمان دامەزراند بوو ماشەڵڵا دوایی لێمان تێکچوو بە بۆنەی منەوە لێم تێکچوو کە ئەچوون بۆڕانی و ئاهاتمەوە مەجالم نەما بوو یەک دوو ئەدمینم بۆ دانا سەرکەوتوو نەبوون دوای وتم کەس یعنی حسابات وشتم نەکرد تم خی گەورە حسابیەکە بەڵام لە مانگی چوارەوە وردە وردە دەستم پێ کردەوە ئێستا زۆر بۆ بە دەقیقی نازانم بەڵام ئەم ساڵ 2025 وەڵاوەلەم هیچ ڕۆژێک نەبووە کە کەمترین کارمەندم دامەزراندی بێت 3 کەس بووە لە 3 کەس کەمتر نەبووە تەنها لە ماوەی ئەم دوو مانگە ینی مانگ یەک و مانگی دوو بەڵێ ینی 2025 2024 خەڵکم زۆر دامەزران ینی نزیک بوو بۆ لە 2000 کەس تەبان ئەم ئامارە من پێم خۆش نییە لە دەمی منەوە بیبیستن حەز دەکەم کۆمپانیاکان و خەڵک ینی باسی بکەن بەزەم 2025 چونکە خۆم هاتوومەتەوە ناو سلێمانی و لێرە لە هەمان کۆمپانیا ئیشرافیەکەم هیچ ڕۆژێ نەبوو ینی 3 گەنج دانەمەزرێنم جاگەروا بێ بە نزیکی 90 گەنجەکەم حکوومەتی بەڵێ هەرێم نەیتوانێت بەو هەموو توانەوە ئەو هەموو فەرمانگە و کەرتە تایبەتی لە بەردەستایەتی بڕوا ناکەم توانی بێتی بەقەدەر تۆ گەنج دامەزرێنێ بەڵێ حەزەکەم منافسە بکەم لەگەڵەوانەی کە داود بۆ هەلی کار وەڵا جوانە باشە کاک محەممەد ئەگە کەسێک یاخود گەنجێک بێت هەلێکی کاری دەست بکەوە لە ڕێگەی بەڕێستەوە چۆنی پەیوەندیت پێوە کاتیان پێیجەکەت ناوی چییە کە هەلی کارەکانی تیادا دادەنیت بەڵێ پێیجەکەم بەناوی مندوبەکانی سلێمانیەوەیە عادەتەن ئێستا لەبەر ئەوەی خۆم مەجای زۆر نامەم نەماوە هەموو کۆمپانیەکان وام پێوتون کە ڕقەمی تەلەفۆنێ لەگەڵ شەرت و مەرجەکانیم بۆ بنێرێ کە پۆستی یەکەم ڕاستەوخۆ ئەوەی کە ئەوێ کاری دەستکەوێت تەلەفۆن بۆ ئەم ڕقەماکە ئیتر دوایی خاوەنی کۆمپانیاکە پێمەڵێتەوە ئەڵە فلان کەسە وەرگرتووە ئێستا هەنێک شوێن هەیە بەرامبەر ئیشە کە بۆ کەسێکی دەدۆزنەوە لەوانەیە بڕپارەیەکی لێ وەرگرن یاخود هەنێک ڕێکخراو هەیە کە خۆیان ناوە بۆی کە هەلی کار بۆ گەنجانە دۆزن و لەوانەیە لە موچەی یەکەم کە وەرەگرن بڕپارەیەک لەم کەسە ببڕن ئایا لای بەڕێزت هیچ شتێک لەو جۆرە هەیە بڕپارێک لە کەسێک وەربگری بەرامبەر ئەوەی کە هەلی کارێکی بۆ دۆزیتەوە من هەتا ئێستا 1 دینارم وەر نەگرتووە نە لە کۆمپانیا نە لەوەشی کە دامەزرێ بەڵام پار مدەیەک دامە دەست ئەدمین چونکە خۆم مەجالم هەر نەما بوو یعنی هەموو ڕۆژێ 6 ساعت سایقیمە کرد لەوێش ئیدارەدانی و کۆمپانیام لەسەر شام بوو مەجای مۆبایلم نەما بوو ئەدمینیش ئەو کات بەو شێوازە نەبوو کە ڕقەمی مۆبایلی شەریکات دانین نامەیەکی یەکجار زۆر داهات 1-2 جار پاریان وەرگرت دوای من یعنی
پێم ناخۆش بوو یعنی وەکو عیبداری ئەم بینی وە مەزانی عیبدار بوومە دوای ئەوە منێشت ئێستا هەر خۆم بەڕێوە بم ئەدمین و شتی لەسەر نەماوە بەڵام قەت پارە لە کە زۆر ناگرم و قەت شۆرم نەگرت باش باوەک دوا پرسیار و بە کۆتایش ئێستا لەوانەیەکێک گوێ لەم وەڵامی تۆ بێ کە پرسیارەکەی لە نیاخانە جوابایەوە ئەی لە پێناو چییە تۆ تەنها لە دوو مانگی ئەم ساڵە نزیک بە 100 گەنجە دامەزرانوە خۆت 250 ناری بریمەری وەرنەگری لە پێناو چییە بە کورتی وەڵی لە بەرخاتری خۆی گەورە سەرێشەی زۆر زۆرتیایە بۆ من خۆی گەورە بەڵام چونکە یعنی حەز دەکەم گەنج دامەزرێ و ئەوەی بۆ خۆم پێخۆشە حەزەکەم بۆ بەرامبەرەکەشم بە هەمان شێوە بێ هەموو شتێکیش پارە نییە من یعنی شتێک هەندێک جار هەیە شتێک بە چاو نابیندرێ بەس ئەوەندە هەستی پێکی و ئازانی ئەی بینی کە دوعاکی خێریان بۆ کردوم یعنی زۆر زۆر لە پارەکە باشتر بووە کەسی بەرامبەر مرتاحیت پێ بەخشێ زۆر بەڕێز محەممەد خدرانی گەنجێکی چالاکوان ڕۆحسوود خۆی پەروەردگار لە هەموو دەرد و بەڵای بە دوورتکە ئینشاءالله سپاس بۆی کە لەم تەوەرێ لەگەڵمان بووی چالاکوان لە بواری گەنجان دەستخۆش بێ. دەستخۆش بێ.